بەناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ ئەم چاپێکەوتنەتان دیارە. من شکار عزت مستەفا لە ساڵی 2018 بەشی زانستی باغداری کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجەم تەواو کرد هەر لە پارێزگای هەڵەبجەیە. دوای ساڵێک کە خوێندنم تەواو کرد بڕیارمیا بچم ماستەر بخوێنم لە دەرەوەی وڵات لە وڵاتی ئێران لەسەر ئەرکی خۆم. بۆی ڕۆشتین بۆ ئەوێ و تاوەکو ساڵی 2022 من توانیم بڕوانامەی ماستەر لە زانستی باغداری بەشی ڕووەکە پزیشکەکان بەدەست بێنم بە خۆشحاڵیەوە. دوایەوەی کە ماستەرم تەواو کرد بیرم لەوە کردەوە کە پێویستەکە هەتا پێشەوەی کە ماستەریش تەواوکەم بیرم لەوە کردەوە کە من چۆن بتوان لە بوارەکەی خۆما ئیشکەم. بەڵام زۆر جار دەرفەت ئێمە ناڕەخسێت لە هەنێ شوێن نابتوانین ئیشکین، لەبەرەوە سەرەتا تۆ پێویستت بە پاڵپشتیەکی باش هەیە بۆی بتوانی بیتە خاوەن بیرۆکە و پرۆژەی خۆت بتوانین بیخێتە سەر پێ. لەبەرەوە بڕیارم یا سەرەتا بچم لە کۆمپانیایەکە ئیشکەم وەکو مهندسێکی زەراعی وەکو ئەندازیارێکی کشت و کاڵیەوە بە خۆشحاڵیەوە ماوەی زیاد لە 4 ساڵ من هەر لە کۆمپانیایەک لە پارێزگای هەڵەبجە وەکو ئەندازیارێکی کشت و کاڵی بەشی سەوزایی و باخچەوانە ئیشم کردووە لەگەڵیانە. وە دوجار بڕیارمیا لە سەرەتای ئەم ساڵە بڕیارمیا کە وردە وردە بیر لەوە بکەمەوە کە ئیشی خۆمم هەبێەوە لە بوارەکەی خۆما کە چەند ساڵێک کە خەریکم و چەندین ساڵ ئەخوێنم لەو بوارەیە زیاد لە 7 ساڵ وەکو خوێندنی ئەکادیمی خوێندومە بتوانم ئیشەکە خودی خۆم بێ هی خۆم بێ و بیخەمە سەر پێ. لەبەرەوە پێش سەری ساڵ ئێمە لەگەڵ دوو هاوڕێی خۆما بڕیارمانیا بوونە لە دەرەوەی وڵات ئیشی نەمان بکەین نەمان بێنین و لە هەڵەبجەیە بە شێوازێکی جوملە بە شێوازێکی بتوانین بە شێوازی کۆساغی بکەینەوە. سپاس بۆ خۆی ئێمە هەنگاوێکی زۆر باشمان نا لەگەڵەوەیشە حتا ئێمە بۆ ناوچەکانی جنوبی ئێرە باشووری عێراق و لەگەڵ پارێزگاکانی دهۆک و هەولێر و ئەوانە ببینە منبعێکی سەرەکی هەنێک لەو نەمامانەی کە ئێمە ئیشمان لەسەرە کرد. دوجار بڕیارمیا لە سەرەتای ئەم ساڵە بیرم لەوە کردەوە کە شوێنێکی گونجاو بدۆزمەوە بۆی بتوانم زیاتر ئیش لەسەر ڕووەکە جوانەکان بکەم یاخود ئەو ڕووەکانی کە لە ژوورەوە ئەتوانین بەخێویان بکەین و ئەو ڕووەکانیشی کە لە باخچەکانە ئێمە توانین ئیشیان لەسەرکەین. دوایەوەی کە من بڕیارمیا وەکوتم دەستکەم بە هێنانی ئەم گوڵانە لە ڕاستیە پێویستم بە سەرچاوەیەکی دارایی هەبوو بۆی کە بتوانم ئیشەکەم خەمە سەر پێ. لەبەرەوەی ئەو ئۆتۆمبیلەی کە هەم بوو بڕیارمیا بیفرۆشم و ئەو بڕەپارەی کە بەدەستم هێنا خستمە ناوم ئیشەوە. و خۆشحاڵم بەوەی کە توانیمە دوای چەندین ساڵ ئەزمون و دوای چەندین ساڵ خوێندن لە بواری کشت و کاڵە ببمە خاوەنکاری خۆم و بتوانم ئینشاڵڵا وردە وردە جار لە دوای جوار زیاتر فراوانتری بکەم. ئەمە ئاماژە بەوەش بکەم کە ئێمە لە پاڵەوەی کە گوڵ ئەفرۆشین لێرە توانین بڵێن وەکو نووسنگەیەکی کشت و کاڵی و ڕاوێژکارین بەنسبەت ئەوەی کە ئێمە لێرەیە لە پاڵەوەی کە گوڵ ئەفرۆشین لە هەما کاتا چەندین جۆری جیاواز لە قڕکەرەکانمان هەیە لە وەکوڵی کووت و دەرمانە کشت و کاڵیەکانمان هەیە کە ئێمە ڕۆژانە لێرە هەم جوتیارەکان هەم ئەو خاتونە بەڕێزانانی ئەو پیاوە بەڕێزانی کە لە ماڵەوە گوڵیان هەن سەردانمانەکەن سەبارەت بە کێشەکانیان ئەو کێشانەی کە گوڵەکانیان هەیەە یاخود باخچەکانیان یاخود باخەکانیان. ئێمە لێرە ڕاوێژی خۆڕایی ئەین بۆ کەسانی کە ئەیانەوێ گونجاوترین گوڵ هەڵبژێنن بۆ ماڵەکانیان و هەروەها ئەو کەسانی کە ئەیانەوێ باخەکانیان بڕازێنەوە باخچەکانیان بڕازێنەوە. لەگەڵەوەیشا ئێمە لێرە ستافێکمان هەیە ستافی ڕازاندنەوەی باخچەکان و دروستکردنی باخچەکان چ بۆ ناوەندەکان بێ چ بۆ ماڵەکان بێ. دوای کۆمەڵێک کەسی شارەزال پێکەوە بڕیانمانیاوە کە لە ناو پارێزگای هەڵەبجە هەر کەسێ پێویستی بە دروستکردنی باخچە بێ یاخود پێویستی بە خزمەتگوزاری باخچە بێ ئێمە لە خزمەتیان نابین و هەموو شێوازەکانی هەموو جۆرەکانی دەرمانی کشت و کاڵی لە لای ئێمە بەردەستە هەم بۆ گوڵی ناوماڵ هەم بۆ باخ و باخچەکان. لەگەڵ ئەوەیشا ئێمە ڕۆژانە چەندین نامەی جیاوازمان بۆیە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەو کەسانی کە کێشە و گیر و گرفتیان هەیە لە بەخێوکردنی گوڵەکانی ماڵیانە یاخود لە ڕێگەی چۆنێتی بەخێوکردنی بۆ نمونە نەمامەکانیان یاخود باخەکانیان. لەبەرەوە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمە وەکو هەم ئەزمونێک هەمووکو ئەرکێک لە سەرشانمانە بتوانین بیبەخشین بۆ کەسانی کە خوازیارن زیاتر ماڵەکانیان بڕازێنەوە بە گوڵ زیاتر باخچەکانیان ڕازاوەترکەن. دووبارە من سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەوەی کە ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندین دەستان خۆش بن.